بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سەردەمی کابینەی نوێیەمدا بارگرانەکانی سەرخەڵک ڕویان لە زیادبوون کردو و هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی دۆخێکی خراپتر بۆتەوە. جگە لە نەدان و بڕینی موچە نرخی غازی ماڵان و کارەبا زیاد کرا و لە ئێستاشدا نرخی بنزین بەرز بۆتەوە بە جۆرێک کە پێشتر لە لیترێک بنزین 450 دینار و بەڵام ئێستا بۆ 700 دینار بەرز بۆتەوە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی لە کابینەی نوێیەمدا بارگرانەکانی سەرخەڵک زیاتر بوون و باج و ڕسومات زیادی کردووە وروها کۆمپانە حیزبیەکان زیاتر داهاتیان دەستکەوتووە. لەگەڵمان لە کابینەی نوێمی حکومەت یارێمدا بارگرانیەکانی سەرخەڵک زیاتر بوون و هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی دۆخێکی خراپ بۆتەوە. لە بواری موچەدا حکومەت بە شێوەیەکی نایاسایی دەستی بۆ بڕینی موچە بردووە. بە جۆرێک لە ماوەی ساڵێکدا 1 تریلیۆن و 500 ملیارد دیناری لە موچە بڕیوە و موچەی 7 مانگی ساڵی ڕابردووشی بە تەواوی نەدا کە بەڕەکەی 6 تریلیۆن و 265 ملیارد دینارە. نەدان و بڕینی موچە وێڕای کاریگەری خراپی لەسەر موچەخۆران جوڵەی بازاڕەکانی هەرێمی کوردستانی سست کردووە و کاسبکارانیش بەو هۆیەوە زیانمەند بوون. هەروەها لە سەردەمی کابینەی نوێیەمدا باجوارگرتن و زیادکردنی نرخی غازی ماڵان و نرخی کارەبا بارگرانی زۆری بۆ ژاران دروست کردووە. ئەمە جگەلەوەی هەرێمی کوردستان لەسەر دەریای نەوت و غازە، بەڵام نرخی 1 لیتر بنزین لە 450 دینارەوە بۆ 700 دینار بەرز کراوەتەوە، لە کاتێکدا لە عێراق نرخی لیترێک بنزین 450 دینارە. لە مانکەدا حکومەت یارێم لە وەرزیزستاندا ئامادە نەبوو 1 بەرمیل نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا دابەش بکات، تەنها ئەو بڕەنەوتە کەمە دابەشکرا کە عێراق ناردوویەتی. هەروەها با پێوتەی بەشێک لە پەرلەمانتاران لە سەردەمی کابینەی نوێیەمدا قاچاقی و تاڵانی خاڵە سنووریەکان زۆر زیادی کردووە و کۆمپانیا حزبیەکان بە 11 ڕێگا پارە لە خەڵک وەردەگرن. ئەمە جگەلەوەی کە ناشەفافیت لە بواری نەوتدا پتر بووە. پێشتر وەزارەتی سامانە سروشتیەکان مانگانە راپۆرتی لەبارەی دات و ناردەی نەوت بڵاو دەکردەوە، بەڵام ئێستا دیلۆیت ساڵی 2 جار راپۆرتەکانی بڵاو دەکاتەوە. لەگەڵەوەشدا گەندەڵیەکانی بواری نەوت بەردەوامن. حکوومەت لە هەر بەرمیلێک نەوت لاکۆی 70 دلار 21 دلاری بۆ دەمێنێتەوە و 50 دلاریش بە ناوی تێچوون و قەرز بۆ وەزارەتی دارایی ناگەڕێتەوە. ئاوکات لە سەردەمی کابینەی نوێیەمدا ئازادیەکان و چاودێری کاری پەرلەمانی کەوتۆتە مەترسیەوە. لەسەر خۆپشاندان و دژاتی دەسەڵات بەدەیان چالاکوان لە دهۆک دەستگیر کراون، بە ناحەق سزا دراون. لە ئەسلەمانیش لە خۆپشاندانی کۆتایی ساڵی ڕابردوو نزیکەی 10 خۆپشاندەر شەهید کران. لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەرزکات. لە سەراسی پەرلەمانی کوردستانیش لە سەرداوای سەرۆکی حکوومەت حەسانە لە سۆران عومەر وەرگیرایەوە، لە ئێستاشدا حکوومەت گوێ لە پەرلەمان ناگرێت. لە باری تەندروستیش لە سەرەتای سەرەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا حکوومەت مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ ڤایرۆسەکە نەکرد و باهۆی خراپی کردی تەندروستی حکومیەوە. بەشێک لە وڵاتیان بە ناچاری چوونە نەخۆشخانە ئەهلیەکان و پارێکی زۆریان بۆ چارەسەر خەرج کرد. با بڕای بەشێک لە شارەزانی حکومڕانی کابینەی نوێیەم بەڵێنەکانی خۆی شکاند و نەیتوانیوە کارنامەکەی جێبەجێ بکات. با پێچەوانەوە بارکرانی زۆری لەسەر هاوڵاتیان دروست کردووە. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕست بۆ قسەکردن لەسەرم پرسە میێنەرێک لە بەڕێزان سیروان بابان ئەندامی پەرلەمانی کوردستان و دکتۆر نەوشیروان ڕەشید ئابووری ناسمان کردووە. سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن. کاک سیروان کە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە دوایەوەی کە باج وەرگرتن زیادی کرد، هەروەها نرخی غازی ماڵان گران کرا، نرخی کارەبا زیادی کرد، ئێستا بەنزیشی هاتۆتە سەر. هۆکاری ئەم هەموو گرانیە بۆچی؟ هێوارەتان باش، هیوادارم دوور لە دەرد و بەڵا بن. من پێم وایە لەم هەرێمی کوردستانی خۆمانە تا ئەم حکومەتانەی ئێمە ئەو چەند حکومەتە ئەمڕۆ بەڕێ کردووە تا لەسەر ئەم میتۆدی عەقڵە بن، هیچ پێویست ناکە ئێمە ڕۆژانە دانیشین بژمێری بزانین چی گران بوو چی خراپ بووە. هیچ شتێ باش نەبووە، هیچ شتێکیش باش نابێت. گرانی با من بە کورتی پێت بڵێم ئەم حکومەتە چیەکە؟ ئەم حکومەتە بەبێەوەی خۆی هیچ بکات، بەبێەوەی هیچ هەنگاوێ بکە، لەم ساڵا حکومەتی مرکزی عێراق بەهای دۆلاری بەرز کردەوە بەرامبەر بە دینار.
چەنی قازانجە تۆواز لە هەموو نەوت و بانزین بێنە لە هەموو $100 ئەمڕۆ کە بە 150 $30 قازانجە یعنی 45,000 دیناری قازانجە زەربی نەوتی کە ڕۆژانە بۆ هەر بەرمیلێک نەوت 5,000 قازانج کردو بەس لە دۆلارەکە ئێستا ئەمڕۆ بیمانی 5 بەهای ئەو نەوتەی کە فرۆشتۆتی و لە بەندەرەکەی لە بەندەری جیهانی تورکیا ڕۆشتۆ بۆ ڕۆمانیا و یۆناان و ئیسپانیا ئەمانەی فرۆشتووە بۆ هەمووی لە هەموو ساڵەکانی ترمان زیاترە یعنی جارێ ئەمە درۆیەکی زەقا کە حکوومەت ئەڵێ پارەمان پێ نییە ئەم گرانیکردنەی سەرشانی خەڵک هێشتا تێستی خەڵگەکەن بزان خەڵک قدرەتی تیاماوە وەکو زمانی قەراسنە یعنی زۆر احتیادی بە بەلاتانەوە ئەم ئاوە ڕەنگە ئەگەر ساحبەکەی هەر کەسێ بێ جارە دوو شەریکی هەیە لە مەکتەب سیاسەکانیان ڕەنگە ساحبەکەی ئەوەنەی بۆ نەمێنێتەوە کە ئەو قەڕاسینانە لێ ئەخۆن اینجا زەریبە شتەیە زۆر بەسیتە ڕەنگە ئێمە هەر سەرنجمان لەسەر بانزین بێ کە گرنگە ئەو لەوحانەی کە دوکان و بازارەکانن هەڵێواسن بە مەترە بە سانتیمەتر حسێبەکەی یەک جارە لە مدنی یەک جارە ئەو هەموو شوێنەوانیە یەک جار کەچی لێرە ساڵانە پارەی لێسنێ ساڵانە ئەوەنە ملیۆن دیناری لێسنێ بەلایە ناچی تۆ زەریبە زمانی اجتماعی کە هیچ شتێک نییە و یەک زەلام پێ بڵێ لە وڵاتەیە زمانی اجتماعیە بێ اینجا طبعا پرسیارەکەی جەنابەت کە ئەڵین بانزین ئەم حکومەتە هێندە لێزانە کە ئەکەوێتە چاڵێکەوە بە کرێژیراوێکی خۆیانێتە سەر تەلەڤیزیۆن بە حسابی ئۆپۆزیسیۆن یا بە حسابی شێوازێکترە لە وڵا حکومەت لێ قەومێ دوایش حکومەت دەڵێ ئەها پێم ئەوە خۆتان لێمانە قەومێ حکومەت لە هیچ کاتێکە ئەوەتی جەنابەت بەرنامە لەگەم ناکە من بیرم بێت و من لە وڵاتەیە سیاسەت دەکەم وتومە حکومەت ڕازگۆنیە گیرفانی حیزبەکان پڕە لە پارە هیچ مەجالی تریتیانە ئەم پارە لێبڕینە هەمووی بۆ ئەوەیە کە خەڵک تاقیکەنە بزان ئەم خەڵکە هەڵەسێ هەڵناسێ یعنی چاوچونەکێکی ئەو سەری دیار نییە بە یاسا وات لێ ئەکات تۆ یعنی خەڵک بەداخەوە ئەڵم ڕەزیلتر بکرێت و خۆیان باڵا بەرز بنەوە بەس ئەو بارگرانی کە دەخرێتە سەر خەڵکیش داهاتەکەی بۆ حکوومەت نییە زۆری بۆ کۆمپانیا حیزبەکانە بۆ حیزبە حکوومەتی چی بۆ حکوومەت نییە ئێمە حکوومەتمان نییە ئێمە حیزبە یەکێتی پارتیە و مەجموعە بەڕەگەڵ بە دوای کەوتون کۆیلەکانی پارەیان هەیە و خێرەکەن بە حکوومەتیش وا ئەزانێ میلەت سوالکەرە سەیریکەن حکوومەت وا ئەزانێ میلەت سوالکەرە 40 ڕۆژ 50 ڕۆژ هەر کاتێ پارەی هەر کاتێ خۆی پارەکانی لە بینیان خۆیانە تەوزیعیان کرد دوو لە ڕووی ئێوە دوو لە ڕووی بینەران وەکو دوو دزوان کە لە شەو دزێکە ئەکەن بە ڕۆژ تەوزیعیەکەن شتێک هەڵێن بۆ خەڵکی ترتەوە ئەم میلەتە زۆر قابلی شتی باش و شایستەی لەوە گەورەترە کە ئەم حکوومەتەمان هەبێت من نامێ هەر ڕەخنە بگرم بەڵام ئەمێ بڵێم ئەبێ ڕۆژێک بێت ئەمانە داکیان دوعایان بۆ بکە هەر کەسێک بەرپرس بێت لەگەڵ ئەوەیان کە بەرپرس هەیە وەزیر هەیە ئەندامی سەرکردایەتی یەک پاکە بەڵام یەک پیس یەک خراپەکار یەک نیاز گڵاو هەموو کۆمەلگاکە تێگەیە کۆمەلگا ئەبێ لە سیاسیەوە هەتاکو مناڵی ئەوەی کە لە قوتابخانەیە ئەبێ هوشیار بێ ئێمە سیاسەکانمان پۆخڵە سپاس دەکەم کاک دکتۆر جەنابشت بەخێرەوەی سپاس ماوەدە بوونێت سەبارەت بەو بارگرانەی کرە سەر خەڵک زیاد دەکرێت پێشتر وەکو ئاماژەم پێ لە نرخی غازە وتیان $، بەرز بۆتەوە نرخی کارەبایان گرانکرێت شتومە گران بۆ ئێستا بەنزینشی هاتوتە سەر کۆمەڵگە خەڵک لەم بارودۆخە تەحملی ئەو هەموو گرانی دەکات تایبەت کە گرفت لە دابەشکردنی موچەدا هەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ سەرجەمبینەران و بۆ میوانە بەڕێزەکەشتان ڕاستەکەی ئەوەی کە ئێمە ئێستا گفتوگۆی لەسەرەکەین هەمان ئەوەیە کە لەسەر زاری هاوڵاتیان بوونی هەیە بەڵام لەبیرمان نەچێت ئەوە تاکەکانی کۆمەڵگەیە بەشدارن لە حیزبەکانە و حیزبەکانیش دەسەڵاتیان گرتوۆتە دەست لەم سەری چەپەوە بۆ ئەو سەری ڕاست بەشدارن لەمەیە یعنی ئێمە کاتێک کە باز لە ناڕزایی بوونەکەین ئەڵێن بارودۆخێکی ئەستەم هاتۆتە پێشەوە پێویستە کات ئەم بارودۆخە گۆڕانکاری بەسەرابێت بەڵام گۆڕانکاری بە تەنیا بەوە بەسەریان نایەت کە لە چەند میدیایەکەوە وەکو مزادەی سیاسی قسەی بۆ بکەین کە هەرێم لە چ بارودۆخێکە ئەمەی کە ئێستا گوزارێت ئەمە دەرەنجامە دەرەنجامی کۆمەڵێک سیاسەتی 30 ساڵەیە
دەرەنجامی ئەوەیە کە حیزبەکان زۆر بەباشی پلانی خۆیانیان داناوە زۆر بەباشی بە پلانی استراتیژی و ئامانجی بڵین دوورمەودان هەیە کە ئەیانوێ بیپێکن ئەویش دەوڵەمەندبوون لەسەر خاک و بەروبووم و ئەو سەرچاوە سروشتی و مرۆیانەی کە لەم کۆمەڵگەیە هەیە ئێمە کۆمەڵگەکەمان بووە بە لاشەیەک هەمووی لەسەرێژی خۆشمان تاکەکانمان بەشدارین لەمە یعنی ئێمە هەموو شتێک بافڕێنینە سەر دەسەڵات پێویستە کات ئێمەش خۆمان هەڵوێستەمان هەبێت لە کاتێکا تۆ خۆت دەنگە دەی بۆ حیزبانە هەمان شت دووبارە ئابێتەوە بارگرانی هەرەوە نییە لە سەرشانی هاوڵاتیەک دروست ببێت کە سەر بە دەسەڵات نییە سەر بە حیزبێکی دەسەڵات نییە بارگرانی لەسەر تۆش دروست دەبێتەوە کە سەر بە دەسەڵاتی ئەمە بۆ ئەو کەسانی کە سەر بە دەسەڵات بۆ ئەو کەسانەی مەسەلەن تۆ ئەڵێ وەڵام من هیچ دەنگم پێ نەیاون ئەمانەش دووبارە بەشدارن لەو بارودۆخەی کە هاتۆتە ئاراوە ئیتر بارگرانی ناوانێ گرانی ناوانێ گرانی نرخی ناوانێ هەرچێشی ناوانێ یاخود بارودۆخی سیاسی ناوانێ تەڵانەمانە هەمووی وا تێک چڕژاون تۆ نازانی چه داوێشان دێ جیاکەیتەوە بۆی قسەی لەسەرکەی کە کاتێک قسە لەسەر ئابوووریەکەی پەیوەستە بە سیاسەتەوە کاتێک قسە لەسەر سیاسەتەکەی پەیوەستە بە تاک و هاوڵاتی و دەنگدان و مافەکان و کۆمەڵێک شتیترەوە بۆیە من بەوا ئەڵێم ئێمە خۆمان بەشدارین لەمە هەموو شتێک فرەنینە سەر دەسەڵات ئەوە ئێمەین کاڵی ناچین بۆ دەنگدان ئیدامە بەمانە دەین بۆی جارێکی تر بەردەوام من ئەگەر پرسیار بکەین هەیلەوە ئەگەر من نەچم بۆ دەنگدان ئەگەر بچم بۆ دەنگدان هەروەکو یەکە یان گۆڕانکاری دروست دەبێت لە ئێستەیە ئەوەی کە عێراق و نەتەوەیە گرتوەکان و هەموو دەوڵەتانیش گرێوی لەسەرەکەن ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی عێراق ئەوەیە کە زۆرترین هاوڵاتی بچێ بەشدار بێت لە دەنگدانە بۆی ئەم بارودۆخەی کە ئێمە ئێستا باسی لەسەرەکەین یاخود دەبێ بە تەوەرێک کە ئێستا گفتوگۆی لەسەر بکەین گۆڕانکاری بەسەرا بێت ئەویش ئەوەیە هاوڵاتی تەشجیع بکەین بچێت دەنگ بدات ئەگەر چی کاندیدێکیشە بەدڵ نییە کارتەکەی خۆت بسووتێنە و بەردەوام بەلەوەی کە تۆ کە ئەخوازی گۆڕانکاری دروست ببێت بەس ئەو بارگرانی کە دروست بوو هاوڵاتی تحملی دەکات ئەو هەموو بارگرانیە لەبێ موچەوی لەبێ کاری ئەو هەموو زیادکردنی باج و کارەبا و غاز و ئێستا بەنزینیش یاتوتە سەر بەڵێ ئێمە کاتێککە لە ڕووی ئابوووریەوە گەر بێت و پێناسەیەک بۆم بازارڕە بکەینە بێ بزانین جارێت ئێمە چ جۆرە بازارڕێکمان هەیە ئەوەی کە ئیدعاکرێت ئێمە بازارڕێکی ئازادە بازارڕێکە کە ئەتوانیت هەموو شتێشتیا بکەیت بەڵام کاتێک کە تۆ بناغەکان و بنەماکان و کۆڵەکەەکانی ئەم بازارڕە لێگە دەیتەوە باز لە سربەخۆبوونەکەین سیرەکەین کۆمپانیایەکەوەی کە پێش ئەم بەرنمەیە من هەر لەم کەناڵەوە بیستم کە گوایە دوو کۆمپانیای سەر بە دەسەڵات گەنمی جوتیارانەکردنەوە کامتر بەڵێ بێگومان لەبەرەوەی ئێمە ساڵێکی وشکە ساڵمان هەبووە پێویستمان بە گەنموجۆەوە بێت ئەم گەنموجۆیە لە ئێستا پاراکات لەبەرەوەی ئەوان خۆیانەی کڕن لە داهاتوە هەر بە خۆمانی فرۆشنەوە بەگرانتر یعنی ئێمە باز لەوەکەین چ جۆرە بازارڕێکمان هەیە ئەو بازارڕە چییە کە ئێمە ئەتوانین کاری تا بکەین وەکو هاوڵاتی پێ بازاری قۆڕخرا بۆ کۆمپانە حیزبیەکان ئەزانی ینی حتا نمونەی بازاری قۆڕخکراویش هینی خۆی هەیە پرینسیپی خۆی هەیە ئێمە بازارێکی شێواوی قۆڕخکراومان هەیە ینی شێوێنراوە تۆ کاتێککە باز لە قۆڕخکاریەکەی لە سەلا ئەزانیت یەک کۆمپانیا هەیە یەک دەسەڵات هەیە یەک حیزبەیە هەموو شتێکە بابڕێگەوە بەڵام ئێمە لێرە شتێکە لە ناوچەیەکی تر شتێکی ترە گوزارێت بڕۆ بۆ شوێنێکی تر شتەکە وان نییە ینی زۆر شت هەیە ئێمە توانین قسەی لەسەر بکەین لێرەوە بڵێن ئایا نرخی بنزین لە نێوان کەرکووک و سلێمانیە کە بڵێ ینی کاتێک کە ئێمە باز لەماکەین هاوڵاتی ینی کاتی خۆی لە سەردەمانێکە لە نرخی بنزین زیایی کرد لە چەند وڵاتێکی ئەوروپا ینی بەمە هەموو بارودۆخی ئابووری ناوچەکەی شێوان بۆیە بەپەلە نرخی بنزینیان هێنا تۆ کاتێکیتە دەرەوبانی کاڵێ بسمیلاویتە دەرەوە بۆ کار و کاسپی پێویستەکات سیارەکەت ئۆتۆمبیلەکەت لەبەرەوەی ئێمە هۆکارەکانی گواستنەوەمان تەنە هینی تایبەتە تاکسیروان سەبارەت بە هەر مەسلەی نرخی بنزین ئاسایی لە وڵاتێکدا بین کە
لە ژێر دەریایەک نەوت و غازداوی بەڵام ئەم حاڵی بنزین بێ لە کاتێکە کە نەوت بەرز بێتەوە ئەوان بەرزیکەنەوە بەڵام کە نەوت دادەبەزێ بنزینەکە دانەبەزێنن پێشتری لە زستان بەڵێنە نەوتی سپەکەشیان نەدەدا ئاساییە ئەو شێ بارودۆخی سوتەمەنی بێ لە وڵاتێکی وەکو وڵاتە نەوتیەکان جارێ طبعا ئەم حکومەتە هەرچی بەڵێنێکی یاوتێن نەیبردە سەر هەر بەڵێنێکی بتوت وەرن دەستکەن بە چای منە چ بەڵێنێکی یاوتۆتی ئەوە کەم کردوەتی وتیان سی ڕۆژ جارێ موچەین لێیان بڕی و ئەو کەمیان کردوتەوە کاکە سوتەمەنی کە گرانە بێ لەم وڵاتی ئێمەیە کە خۆمان نەوتەکە بە قاچاق ئەیەن بە ئێران و کوردەڵی ئێران و توران بە هەموو دنیای ئەیەن بەو سیعرە ئەیەن سیعری خۆڵ ئەیەن کەچی بە خۆمانی ئەفرۆشن بە ئێمە فێرە نەمانە ئەم حکومەتە بە ئێمە فێرە بام پێت بڵێم باری ئابووری وڵاتە چۆنە هەر بنزین گران نییە هەر کارەبا گران نییە میلەت خۆی خۆیژێنێ ینی حکومت نییە جارێ من چەند جارم توتم با لە سەرم قسەی هەڵم واسن حکومت نییە جارێ موچەخۆرێک ئەگەر 300,000 دیناری وەرگرت وەختی خۆی 300 زادنارەکە کە دۆلار بە 180 بوو 250 دۆلارێکی کردووە ئێستا 300,000ەکەی 200 دۆلار ئەکات ئەمە لە سای 21شی لێ بڕن موچەکەشی تەخیر ئەبێ شەکر و برنج و هەمووی بەهۆی بەهای دۆلارەوە بەو بیانەوە گران بووە بنزین کە گران ئەبێت ئێستا ئێمە هاوارمان لێ ساڵم بنزین گران بووە تابانم حکومەتە خۆی بەلێزانانە دکتۆر جوانی فەرموو بەلێزانانە بنزین بۆ گرانەکە هیچ مانایەکتیان نیە مەجموعەیەک چاوچنۆک لەم وڵاتەیە مەسفایان هەیە ئەیانێ مەجموعە مەسفا هەیە دابخرێەوە ئەوان خۆیان ئیشکات و بە بیانووی بە هەندێک بیان و ئەیانێ مەژغوڵی ئەومان بکەن شتی ترمان بیرچێتەوە کاکە بە دنیا علمیاوە بۆ خەڵکە بۆی بەزانستی شتەکان بڵین هەمومان ئەڵێن حکومت پارەی هەیە حکومەتیش ڕەنگە دەم کاتەوە بڵێ کاکە پارەم لەکوێ بوو وەرم بۆ چەرحەکەم جاری پێشوش پێم چەند جار بەرنامەمان کرد شەرحمان کردووە لەم هەرێمی کوردستانەیە بەلانی کەمەوە دوو کۆمپانیای تەلەفونات هەیە ئاسیا و کۆڕەک بە پێی قسەکانی خۆیان ئاسیا 2007 ئەڵێ ئەمە 14 ملیۆن بەشداربوومان هەیە کۆڕەکی شەر 2015 ئەڵێ 7 ملیۆنمان هەیە یعنی 21 ملیۆن بەشداربوویان هەیە هەر بەشداربوویەک دای بنێ بەلانی کەمەوە جامە مقارنێکی بەسیتە بۆکەم بزانە حیزب حکومەتیان حکومت نییە 21 ملیۆن بەشداربوویان هەیە بەلانی کەمەوە هەر بەشداربوویەک ڕۆژانە $1 سەرفکە بەبێ ئینتەرنێت ببی شتێ 21 ملیۆن دلار لە مانیەکە 630 ملیۆن دلار لە ببوورە لە ڕۆژێکە 630 ملیۆن دلار لە مانیەکە 7 ملیار و 560 ملیار دلار و 560 کە ئەکاتە 11 ملیار و ئەمەنە دینار لە فڕۆشی نەوت دەزانی حکومەت چەندی دەسەکەوێت ئەوە بەس دوو کۆمپانیا 11 ملیار دیان دەستگە حکومت لە نەوت کە بە قاچاغی باوە هێنەوە هەموو نامەت هێناوەتە سەمان 28 تریلیۆن قەرزارین دینار حکومت 5 ملیاری دەزەکەوێت یعنی بۆ حکومت دەمێنێتەوە هەر ئیتر ئەوەی کە دەستیشمان ناکەوێت یعنی سەیریکە بە دوو کۆمپانیا جاواسی کۆمپانیەکانی تر بۆ ناکەم من باسی ئەوە ئەەکەم ئەڵێم ئەم وڵاتە کە ئەڵێم مافیایی با بڕێەوە بزە بدوایە کشمیش فڕۆش ئەمان شەریکنتیایە کۆمپانیای چیمەنتۆ و قیر و نەوت و هەمووی شەریکنتیایە هیچ کۆمپانیانی ماڵا من لەم ئەخیرا بۆم دەرکەوتووە لە سیتەک بڕۆ بۆ دیەوە هەر بڕۆ بۆ دیەوە سیتەک عەربانەیە دانێ زەلامێکێ شەریکە لەگەڵتا هەڵێ وەخت خۆم پێشمەرگە بووم ئەی سەرسەر و سەرچاو ئێستا بۆ شەریکی لەگەم منە کاکە ئەم میلەتەی ئێمە کەوتوینەتە سەر سوال خۆمان بە خۆمانی نازانین ئێوە هەمووتان بینیتان ئەو پێشمەرگەیە دوو مناڵی سەقەت دوو سوالم بۆ کرد پێشمەرگە نیانەوە پێشمەرگە و سمبولی ئازایەتی و سەرۆکی حیزبەکان پێشمەرگە نەبوون ئێوە هاوتاکەت سوالی بۆکەم من نەتان بینی لە سلمانی سوالمان بۆ کرد لەبەری دوو مناڵی سەقەتی هەیە ئێژیان وا ڕوا سیستەم وا ڕوا بەڕێگاوە هەندێک جار بە پێشمەرگە بە قسە نییە نەخێر بە قسە نییە نەخێر ئەگەر قوتابیەک ڕێزی مامۆستاکەی لابێت خۆ ناکری قسەی پێ بڵێ خۆ ئەتوانیت تۆ یەکێک بە قسە بکوژیت بەڵام لە شوێزی ترە ڕێزی دەبگریت تۆ ئەیکوژی لە برسە موچەی نائیتێ نەخۆشە چارەسەری ناکەیت بیمەی تەندروستی بۆ ناکەیت مناڵەکەی نەخۆشە هاوارەکە بتان بینێ خۆم بە بەرداوی خۆمە دوومان لە چماڵەوە ئەو پێشمەرگەی ها بۆ بەردەمی ئەنجومەنی وەزیران لەگەڵ یاوەستام سەلامیشیان لە من ناکە ببوونی ئەوە من پەرلەمانتار وەزیرەکانە ڕۆشن سەلامیان ناکرێ نیان ئەوەی بۆی نەوەستن شتێکی بنێ ئەو پێشمەرگەش و خستانە سەر سوال ئەو میلەتەکەی لە سەر سوالە ئیتر من پێم وایە قسەکردن زۆر شەنوکەونی تری ناوێ ئەم حکومەتە حکومەتێکە بە حیزبی بابڕێەوە حیزبیژێ هەمومان ببری لە برسا سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بەو گرانی کە بڵێن جگەر لە بنزین نرخی دۆلارەکەش
بۆچی هەراوڵاتێکە باج بدات ینی دووبارە ئێستا بۆ منە کە نرخی دۆلار بەرز دەبێتەوە حکوومەت بەهۆی داهاتی زیادەکە داهاتی زیاتر ناخەتە بازارەوە بەڵام گرانی هەیە لە بازارە نرخینەوت بەرز دەبێتەوە هیچ کاریگەری لەسەر خەڵک نییە لەسەر بازار نییە. کاک حەشیم جان ئێمە کاتێککە سەیری سیستەمی وڵاتێکەکەین سەیری لایەنە داراییەکەشێکین سیستەمی دارایی وڵاتە لە چه ئاستێکە کاتێکە عێراق بۆ نمونە باسی عێراقەکەم چکە هەرێمی کوردستان ینی هینی ئەوەی نییە هەیبەتی ئەوەی نییە بتوانین هینێکی وەسفێکی ئابووریانی بۆ بکەین کاتێک کە دەوڵەتی عێراقی تووشی هینە بێت ئەزمەیەگە بێت بۆ نمونە لە پارە کۆرۆنا وەکو هینێکی جیانی بڵاو بێتەوە نرخی نەوت دابەزێت لەبەرەوەی عێراقی ژێشەکە لە وڵاتانی کە پشتی بەستووە لە سا 90 بەرەو ژوور پشتی بەستۆ بە داهاتی نەوتیەتە خوارەوە ئەمە کاریگەری ڕاستەوخۆ لە سیستەمی دارایی وڵات دەکات هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەم بەرکەوتەیی هەبوو لەبەرەوەی وەکەوەی کە هەمومان نەزانین و ئەو بەڕێزانش ئاماژیان پێدا کە کۆمپانیەکانی نەوت فرۆشتن نەوت لە بازارڕ نرخی نەما کاتێک کە عێراق ئەوێ جارێکی تر ینی احتیاطاتی خۆی لە دۆلار و لە دینار و لەوانە پڕ بکاتەوە یەت نرخی دینار بەرامبەر بە دۆلار دائەبەزێنێت بۆ پڕکردنەوەی ئەو عەجزەی کە هەیەی ئەمە هۆکارە سەرەکیەکە بوو کە عێراقی وا لێ کرد بێتە ئەو بچێتە ئەو بارودۆخەوە لەو قەیرانە بژی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەڵام عێراق هەر هیچ نەبێ شتێک میکانیزمێکی پێ بوو دەسی بۆ برد کەویش دابەزاندنی نرخی دراوەکەیەتی ئەمە ئەوە ئەگەیەنێ کە لە عێراقا بە دەرەجەی یەکەم و هەرێمی کوردستانیش بە دەرەجەی دووەم هیچ جۆرە پلانێکی کتوپڕیان نییە کاتێککە تۆ بوومە لەرزەیەک لە وڵاتەکەت بە لافاوێک ئافاتێک وەکەوەی کە بینیمان کۆرۆنا هات هیچ ئامادەکاریەک نەکراوە هەرچی بودجە و داهاتێک کە بەدەست هاتووە هەمووی ینی هەڵ وشراوە و براوە بۆیە کاتێک کە حکوومەت بە بێ پلان ئەوێت بارودۆخەکە بەرێ بەڕێگەوە طبعاً ئەو مستەشارانەی کە هەیە بەم شێوازە یەن نەسایح ئەدەن کە گوایە ئێمە باش بەرزکەینەوە لە سا 21 ببڕین ئەمە بکەین ئەوە بکەین کە ئەمەش هەمووی دەستبردنە بۆ ژیرفانی هاوڵاتی ینی تۆ نای دەستبەری بۆ ئەو میکانیزمانەی تر کە پێێتەوە وڵاتانی دنیا دەستی بۆ بن چونکە ئەمانە بە خەتی سوورە زانیت و بەهی خۆت ێزانیت یەی دەزەبێ بۆ ژیرفانی هاوڵاتی یعنی تۆ وەکۆی پێشتر کارسیروانش ئاماژەی پێدا لە سا 21 مەسەلەن نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار دابەزێنراوە تێگەی ئەمە ئۆڵڕێدی هەموو کاشێکی عێراقی لە سا 20 ئەوەی کە پێەتی لە دەستی داوە زایدەنەوەی لە هەرێمی کوردستانە لە سا 21 کەشمان لێ بڕنەما کاتە لە سا 41 یعنی هاوڵاتی بەبێ ئەوەی بزانێت تۆ لە سا 41 بەڵێ هەموو هاوڵاتیەک یعنی ببوورە کە تۆ باسی موچەخۆرەکەی ئەو هاوڵاتی تریش کە موچەی نییە بە هەمان شێوەی بەرەکەی ئێستا لە سەدا 22 نرخی دۆلار بەرز بۆتەوەی موچەشینەوەی شەرزیانی کردووە بای پارەکەی بەرزداوە ئێمە وەکو ئابووریناس کاتێک ئاڵین کە تۆ پارە و لە جیرفانایە تۆ هۆکاری سەرەکیت لەوەی کە بازار و سوڕی ئابووریە زوڵێنی شتەکڕیت شت خەرجەکەیت بەکاربردنێ هەیە من کە معاشم نییە کاسپیەکەم پارەم لە دەستی تۆ دەزەکەوێت ئەگەر تۆ لە سا 21 لە دەستدابێ یعنی منیش لە سا 21 کاسپیەکەمم لە دەستداوە ئەمە ئەکاتەوە ئەوە تێگەی کاتێک کە هاوڵاتیەک لە هەرێمی کوردستانە لە سا 40 سەرمایەکەی پێشەوەی وەریگرێ لە دەستیداوە هەمومان لە دەستوەدا سەرسەرەوەی کە نرخی نەوت بەرز دەبێتەوە بۆ هیچ لە دۆخی خەڵک ناگۆڵە بەڵام کە بۆ نمونە کە کاتێک نرخی دۆلار بەرز دەبێتەوە ئەوان هاتن غازیان گرانگرت غازی ماڵان وتیان نرخی دۆلار بەرزۆتەوە کارەبیان هەر گران کردوتیان نرخی دۆلار بەرز بۆتەوە بەس بۆ نەوتەکە بۆ هیچ لە دۆخی خزمەت گوزاری ئەوە ناگۆڕدرێت بڵێ ئەمە دوولایەنێ لایەنێکیان پەیوەستە بە حکوومەت و دەسەڵاتەکەەوە لایەنێکیان پەیوەستە بە هاوڵاتیان خۆی یعنی ئەوەی کە حکوومەت دایئەنێ ئەوە ئەو پلانی
درێژخانی هەیە بۆ جیرفانی خۆی بۆ جیرفانی تۆی نییە بەرزەبێتەوە بۆ ئەو بەرزەبێتەوە بۆ من و تۆ بەرز نابێتەوە لای ئەو هەر قەیرانە لای ئەو هەر قەرزارە لای ئەو هەر ئەبێ لێت ببڕێ ئەوە ئیتر شتێک بووە بە شتێکی سابت دانا چۆن لێراڵین بانیان سەعادەوەنە باوەڵامەکەی ترێ بەمەوە عەفو ئەوەی تریان پەیوەستە بە خودی خۆمانەوە یعنی ئێمە باز لە بازرگانەکانەکەین کاکە ئێستا ئەو بەڕێزە ئاماژەی پێدا کاتێک کە تۆ ینی $9 شت ئێمە بە دۆلار شتەکڕن بازرگانەکانمان بە دۆلاریش دوایی ئەیشکێنەوە ئێ باشە تۆ هاوڵاتی بۆچی کارتۆنێک زەیت یعنی ببوورەکە منە ماڵێم باسی زەیتەکەم کارتۆنێ زەیت لە مەسەلەن 24ەوە ئەبێ بە 50 ئەبێ بە 30 دەبێت کاکە تۆ 500 دینار زیاد بکە بەوەی کە دۆلارەکەت زیاد بووە ینی نرخی زیادی کردو بەرامبەر تۆ پەیوەستیشە ئەمە پەیوەستە بە هاوڵاتیانیشەوە سپاس دەکەم کاکسیون سەبارەت بە کاری پەرلەمانی ڕەنگی خەڵک بڵێن بۆچی پەرلەمان لەسەر زیادبوونی نرخی کارەبایە ئەوە بانزینە ئەو موچەیە شتێک ناکە ئەوزەم لەسەر موچەش حکوومەتیش وەڵامی نەدانەوە وابوو وا بڕێ بوو لەو ڕۆژانەدا وەڵامتان بداتەوە وەڵاهی من بۆ ویژدانیش و بۆ مێژوش ئەوێ بڵێم ئێمە لە پەرلەمان بەلانی کەمەوە زیاتر لە 50 هاوڕێ هەم لە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن ئێمە وەک سەربەخۆکان و فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن و هەندێکیش لە گۆڕان و یەکێتیشمان لەگەڵا بوون ئیمزامان کۆ کردەوە و هەڵایەکی زۆرمان نایەوە وتمان بڕیارمان ناجارێ بڕیارمان ناوتمان دانیشتنی پەرلەمان نایڵین بڕوا بەڕێگاوە ئیلا لەسەر ئەوە بێ کۆبوونەوەی بکرێ لەسەر لێبڕینی موچە ئێمە یاسایەکی بە تەشریعی کەین کە لێبڕینی موچە نەمێنێت نایڵە بەڵێ چۆن ناهێڵن ئەیخینە دەنگانەوە پێکاتەکان ینی لێکاتەکانی باز دەکەین ڕوویای خۆمانە خینە ڕوو فەرمووتان من لێرە ئەڵێم حکومەتم پارێ هەیە پەرلەمانتارێک تریش شێوازێک ترمانە بەڵام بیرمان نەچێ ئەو کەسانی کە گلەی لە پەرلەمان ئەکەن ئەبێ گلەی لەوە بکەن کە دکتۆر فەرمووی ئەچن دەنگێن بە پارتیوەکێتی زۆرینەیەکن لێ لە پەرلەمان ئێمە بەتەنیا کەمینەین ئۆپۆزیسیۆن هەر دەنگ بەرزکەرە و دەنگکەت یعنی ناکات فەرموو دەستەی سەرۆکایەتی بەدەست ئەوانە بەڵێنیە من خۆم چوومە سەر دای بەڕێ سەرۆکی پەرلەمان خۆم چوون وتم دکتۆرە بەبێ بوونی حکومەتی ژێمە ڕازین وتی بۆ ڕازین وتمان بەڵێ وتی 2.6 بەڵێ بەڵێنیا و ئەمڕۆ زۆری شش حسابیان جارە 2.6 نهاتوە هەندێک کەس لە خۆی قساکانێ سیاسی هەیە هەندێک سیاسی لە 25 مانگ ئەوواکەم نایکا کەسیش قسە ناکە کەچی پەرداخی ئاوەڕژێ عالەم باسیەکە ئەم وڵاتی ئێمە سیاسەکانی بوون بە نوکتە بە خۆمان نازانین کاکە لە ناو پەرلەمانە ئێمە ئەو عدەمان ناوە بە خەڵکو و بەخوا بە خۆمان من بۆ خۆم و ئەو برادرانەشم سووری لەسەرەوە نایڵین دانیشتنی پەرلەمان بۆ هیچ شتێکی تر بێت نایڵین ئیلا ئەبێ جارێ پەرلەمان هەر دانیشتن بادانەنیشە باشتر بادانەنیشێ خەمێکەمتر کاکە با من دوور نەکەمە لە شتەکە جارێ ئەم حکومەتە بۆ واکە خۆم حکومەتە میراگری حکومەتەکەی ترە نەخوێنەوارێ بۆ نەخوێنەوارێ چیمان لێت چی ینی شتێ ئێمە دیبێتێکمانە بوو لە پەرلەمان چەند ڕۆژە لەمەوە پێش یەکێک لە وەزیرە بەڕێزەکان وتی کاکە ئێمە کاڵین چاکسازی خۆ ئێمە نمونەی نەبووین هەر لە دزیەوە بووە ئێمەمانێت تۆزێک دزێکەکەم بکەینەوە تۆزێک فەسادەکەم بکەینەوە یعنی ئەوە نیە بڵین ئێمە حکومەتێکمانە بۆ نمونەی بووە ئەوەی یەکەم حکومەتی لە وڵاتەیە داناوە بە فەسادی هێناوێتێتە ئەمڕۆ ئەرزیان تەوزیع کردووە کاتی خۆم با پێت بڵم لە هەموو دنیاە کە کۆمپانیایەکە بێت تۆ بیر نەچێ حیزب لێرە کۆمپانیایە و حکومەتیش کرێکاری کۆمپانیایە حکومت وای دەوازانێ پەرلەمانتار و خەڵکی تریش لەلای ئەوان بەکرێگرتن شتیوانی ئێمە نایڵین ئێمە ئەم مەجموعەیە نایڵین ئەسڵم نەو کورسی خۆم نایڵم ئەو گەندەڵی تیا بکرێ با من نمونەیەکتان بۆ دوای ناوبڕەکەی بەڵە بینێرانی بەڕست ناوبڕی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بێنە جارێکتر سەڵاوتان لەبێت بینێرانی بەڕست کاکسیرۆن ویست پێش ناوبڕەکە نمونەیەک لەبارەی بێکاری و خراپی دۆخی خەڵک و بێزاری لەم حکومەتە بگێرەوە فەرموو طبعا ئەم حکومەتە وارسی حکومەتە خراپەکانی ترە و هەتا ئێستا هاتۆ چاکیش نابێ و حلیان پێ نییە خەڵکیش بێ ئومێد بووە بێکاری هەوا پاک نییە ینی گەشە ناکەیت خوێندن نییە ئەش خوێنی تەعین نابی ئازادی هەر سفرە دوایەوە ئەمەش وەزعی ئابووریمانە کە نەخۆشەکەویت گاڵتە پێکەن بڕۆ خەسکانەکە گاڵتە پێکەن چی دروست ئەبێت خەڵگەوێ سەری خۆی هەڵگرێ من ساڵێک لەمە پێشوتمە کۆڕەوێک دروست ئەبێت
ئەم حیزبانە خوا ڕەحمی پێکردین کۆڕۆنا هاتە جینایسیان نیوێ ئەم میلەتە لەو سەر سنوورانە بوو اینجا لەوەشت من ئەمەی کە باسێکەکەم ئێستا کارەساتێکە ئەوەی سلێمان هەڵشۆیی هیچ نییە لە چاویە باش ئەم میلەتە زۆری نەمان کە هەیە لێرە ناومێت بووە بەس ناوێرێت بەرەبەر هۆکاری خێزانی یان هۆکاری ئیشەکەمانە ناڵێ چووە بە هەندێک ساختەچی حیزبەکان هەن هەندێک بەرپرسی گەورەی حیزبەکانن کۆمپانیایان هەیە هەمووتم کۆمپانیەکان هەموو شەریکن وەرە ئەو بنێرین بۆ کۆمپانیا گەشت و گوزاریان هەیە هیچ کەسێ بینیوتی کۆمپانیا گەشت لە هیچ دنیایەکە هەمووتان سەفەرتان کۆمپانیا گەشت و گوزار لە بلێتە فرۆشتنی ئەتلەسە فرۆشتنی نازام چێ فرۆشین کات هەبووە کۆمپانیا بڵێرم ویزە دابینەکەم ئەوە سلێمانی هەوڵ لێرە لە ویزە دابینەکەم بۆ تۆ قۆنسۆلیت بۆ تۆ سەفیریت ئەمە من لێرە ڕاگەنم لە وڵاتان بەس لە پشتیوانیە نابێ لە قۆنسڵخانەیە برای باش یعنی لە قۆنسڵخانە ئەچی داوای ویزاکەی VFS لە هەولێرە ئەمە لێرە سەری سەرگەورەکان هاتوون هەندێک خەڵکیان چاوەشە کردووە توانێ ئێمە معاملەمان لەگەڵ فلان هەیە و فیسار هێمانە سەدان دەفتەر لەم وڵاتەیە من ئەڵەم سەدانەوە بڵێن 1000 پۆستێکم کردو 2 هەفتە لەوە پێش لە دوای ئەو پۆستەمەوە سەدان کەس تەلەفۆنی وەکوتی کاکسیروان چی بکەین شکاتکەین کۆمپانیاکان عەقدێکیان بۆکەن عەقدەکە هەمووی ساختە و فێڵە ئەو دەتان بینی لە هەولێر دکتۆر تەبیب بە ماڵاوێ دکتۆرە عەقدی بۆ خەڵک کردوەتی من کۆمپانیام هەیە لێرە مهندس نابێ ئیشی دووەم بکە یان دکتۆر نابێ ئیشی دووەم بکە چۆن کۆمپانیا گەشت و گوزاری هەیە ئەوەی من ئەمێ بیڵێم ئەم حکوومەتە دوو بژاردەی لە بەردەمایەکیان خۆشە بۆی میلەت ئەڕوا دووهەمیان باری ئابووری خەڵک وا خراپە بێت خەڵک هەیە ماڵ و دوکانەکەی ڕەهن کردو لای زەلامی نەخوێنەوار کۆمپانیای گەشت و گوزاریە بە ئومێدی بیوە بە ئەوروپا هەمووی ساختەیە فێڵە ئەم حاڵەتانە زۆرن کە خەڵک بێت پارەی ڕۆشت هەزارانن نەیتوانێت بژڕوا و پارەکەشی ڕۆشت بێت نیشتیوانیە ئەمە فرتوفێڵە هیچ کۆمپانیایکی گەشت و گوزار بۆی نییە ئیدعای ئەوە بکە کە تۆ نێوەنگیریەکە لە بینی تۆ هیچ قۆنسڵخانەیەک شتیوانیە کاکە من بەڕێز وەزیری ناوخۆم و لە لوژنە وتم ئەرێ کاکە هیچ کۆمپانیایەک ڕێگەی پێدراوتینە ئێوتم ئەوەنی لە سلێمانی و لە هەولێر و لە دووەگەڵێ دابینکردنی ویزە وتی کە شکاتمان لێ ناکە دەفڕۆن کە شکاتکەن هیواژە ئەڵێ وڵاکە نارم شکاتکەم 2 دەفتەرم دانا باشکم خوا بکات دەفتەرێکم باتەوە ئێدە بیخوا ئەمانەش هەمووی کلکی دەسەڵاتن زەلام هەیە ئەڵێ ئەندامی مەکتەبی سەرکردایەتی حیزبەکانە و دۆ دیوەڵاب لینکم هەیە لەگە فلان نازانم کوێ لەگەڵ فلانە یەکی کردو بە واستەی خۆی پارەی خەڵگە خۆن یعنی ئەوەی کە ئەڵێم داڕمانێکی ئابووری داڕمانێکی کۆمەڵایەتی مەشاکل و یعنی گەرنتی ئێم کە ئێستاش زووە ئێستاش حکومەت فریایکە من ئەمەم هەمووی بەڕسمی یاوە بە حکومەت ئێستاش حکومەت دەتوانێت فریای کەوێت فریای ئەو خەڵکە بکەوێت ڕێنمایی دەرکە بڵێ ئەوەی کە پارەی خوراوە ئێستا ڕەنگە دوای بەرنامەیە هەزاری تر قسە بکە لە دوای من پۆستم کرد لە هەولێر ئەو جەماعەتە ئەو کۆمپانیای چەند ساڵە ئیشەکە چەند ساڵە من ئەڵێم ئەو کۆمپانیای ساختەچین بە لوژنەکەم وتۆ بە حکومەتم وتۆ بە پەرلەمانم وتۆ نایکەن من وجدانی خۆم سافیەکەم بە خەڵکی ئەڵێم پەیجێک مێلە و پەیجە لە لای ئێوە باسیەکەم خەڵک باوشار بێت ئەمە هی ئەوەیە کە ئەم دەسەڵاتێکی فاشلە یعنی دەسەڵات سەیریکە من شتێکی تر بازەکەم با بۆ دوای دێمەوەلات سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە ئەوەی کە حکوومەت ئێستا بڵێن موچە کەمتر دەخاتە بازاڕەوە نرخی بڵێن دۆلار بەرز بۆتەوە بازارشی سست کردووە جگەلەوەی کەوتت بەهای پارەوەی کە موچەخۆر بێ ئەوەی کە موچەخۆر نەبێ بۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار 22 بەهاکەی لەدەستداوە یعنی ئێستا جوڵەی بازاڕیش وەستاوە بۆ کارانی حکوومەتەوە بەڵێ ئەوەی کە پەیوەستە بە سووڕی ئابووریەوە کاتێک کە تۆ بازار سیرەکەیت لێشاوێک پارەیەتە بازاڕەوە ئەم لێشا پارەیە سووڕی ئابووری بەهێزەکات بەڵام کاتێک کە تۆ باز لە گرتنەوەی پارەکەیت ئەو سوورە ئابووریە بێگومان سست دەکات ئێمە کاتێک کە باز لە بازار ڕەکەین بازار وەکو نمونەیەک باسەکەین کە ئاڵوگۆڕی تیاکرێت کاڵاو شمەشی تیاکڕێەوە فرۆشرێت لە نێوان کڕیار و فرۆشیارە طبعا لە ئاخیرە ئەوانەشی کە دوکانیان هەیە هەر کڕیار و فرۆشیارن چونکە لە بازرگانی وەرەگرێت و بازرگانەکەش بە هەمان شێوە لە دەرەوە هاوردەیەکات و ئەیێنێت ئێمە کاتێک کە باز لەوە ئەکەین هاوڵاتی پارەی کەمی لە جیرفانایە بێگومان کەمیش سەرفەکات وە کاتێک کە دراوی نیشتیمانی بەهای خۆی لە دەزیات هاوڵاتی بە تەبیعەتی حاڵ یەت ئەو کۆمەڵە شمەک و خزمەتگوزاری کە پێویستێتی کەمێکاتەوە یعنی نمونەیەک بۆەوە گۆشت یعنی من پرسیارم کردووە لە
هاوڕێ لە خەڵکێک کە ئیشی مەسەن گۆشت فرۆشت نەکاتینەکە ئەڵێم هینی گۆشت فرۆشتن چۆن ئەڵێ زۆر دابەزیوە گۆشت ئاعتیبارە کرێت بە کاڵایەکی تۆزێک کەمالی کەمالی یانیەوەی کە ئینسان کاتێک کە بارودۆخی دارایی خۆی باشە بێت هەوڵەیە شتی تر بکڕێت ینی جلوبەرجی تازە بکڕێت پێڵاوی تازە بکڕێت سەفەر بکات سەیران بکات گۆشتی زیاتر بخوات مەسەلەن شتی باشتر بخوات ئێمە کاتێک کە باز لەواکەین داهاتی تاک کەمەکات بەهاش هۆکارێک بێت بە هۆکاری لێبڕینە بە هۆکاری دابەزینی نرخی دراوی نیشتیمانیە هاوڵاتی بە طبیعەتی حاڵ پارە کەمتر سەرفەکات و زیاتر لەوا سەرفێکات کە پێوترێت ضروریاتەکە لە ئێستا یعنی هاتۆتە سەر نان و بژێوی ژیانی ڕۆژانە ینی من چەندین کەسە ناسم کە ئەتەرنێتی هەبوو پێشتر ئێستا ئەتەرنێتەکەی ئەگەر تەواو نەبڕی بێ کەمی کردوتەوە ینی ئەمە دەلالت لەوەکە کە ئەوێت بەردەوام بێت لە ژیان بەڵام وەکو پێشتر نییە کاتێککە تۆ باز لەمە ئەەکەی من گۆشت کەمە کڕم تۆ کەمە کڕی ئەو شتێکی تر کەمە کڕێ ئەمە هەمووی ئەو سوورە ئابووری کە لە بازارە یەت و ئەچێت پارەیەک تەداوی لێگەکات لە نێوان تاکەکان و لە نێوان کڕان و فرۆشیارانە ئەمە کەمەکاتەوە بە طبیعەتی حاڵ هەموو دەرامەتمان کەمەکاتەوە و هەموو کەمبوونەوەی دەرامەتێکیش چەندین ڕێژە بێکاری زیادەکات و هەموو ڕێژەیەکی نیسبەتێک لە ڕێژەی بێکاری ئەوەندەی تر سستی دروست دەکات لە بازاری کارە جارێکی تر بێکاری تر دروست دەکاتەوە واتە کەمبوونەوەی پارە هەر ئەوە نییە کە ئێمە بژێوی و ئاستی بژێویمان خراپە بێت بگرە ینی وامان لێ ئەکات وەکەوەی کاکسیروان ئاماژەی پێدا ئیتر بڵین کاکە ئەم شوێنە بە کەڵکی ژیان نەما بۆ ئێمە ینی لە نەبوونی ئەوەی کە شوێن و جێگەیەک تۆ بژێوی ژیان و خۆشگوزەرانی و سەرفرازی و ئەوەی تابەدی بکەیت بەجێ هێڵی ئەڵێ بار لە ڕێگا بمرم ماڵ و ناڵم تا هەمووی فرۆشم بۆی بگەمە دەرەوە یعنی واتە تۆ جانەمێکە دروست کرد لەباتیەوەی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دروستکەی جانەمێکی بۆ دروست دەکە ئەی باشە تۆ باشە کە هاوڵاتیانە چوە دەرەوە بێ و پرسیارە بکەیت ئەی چی وڵاتەوە بەڕێگەوە ئەی چێمێنێتەوە یعنی کاتێک کە تۆ ئێمە باز لەوەکەین ئەڵێن ئێشتا شتێکی تیاماوە حکوومەت چەندین شتی لەبەردەست کاتوانێت دەستی بۆ بەرێ یعنی ئەمە بنبەست نییە با ئێمە هاوڵاتیان لێرەوە تووشی ڕژبینیەکی نەکەین ئێستا بۆ منە بۆ دەست بۆ قاچاقی کەمکردنەوەی قاچاقی خاڵە سنوورەکان نابرێ بۆ دەست بۆ گەندەڵەکانی دۆسی نەود نابرێ بەس زیادکردنی باج و کارەبا و نازانم غازی ماڵان و بەنزین و هەر موچە بڕین و هەر خەریکیەوانە بن کاکە ئێمە کاتێککە باز لە ئابوووریەکەین باسیش لە دەسەڵاتەکەین کاتێککە باز لە دەسەڵاتەکەین باز لە جۆری سیستەمی سیاسی ئەو وڵاتەکەین لای ئێمە حیزبیش بووە بە کۆمپانیا ینی لە هەموو خاڵە سنووریەکانە چەندین وەصلە لێوەرەگیرێت تێگەی جیاجیاوە بڵێ ئەمە هەمووی بارگرانی دروست دەکاتەوە جارێکی تر حکوومەت دەست نابا بۆ ئەمە لەبەرەوەی ئەوە سەرچاوی داهاتەکەی خۆیەتی ئەو ئەوێت دەست بەرێ بۆ شتێک کە ئێشتا فرێشە هین نییە کەویش گیرفانی هاوڵاتیە چونکە هاوڵاتی چەند ساڵێک بوو لە 2023ەوە هەتا 2000 تقریبان 14 هاوڵاتی پارەی کۆ کردەوە ئێستا هەر یەکە لە ئێبا سەیری خۆمان بکەین بارودۆخمان هاتۆتە خوارەوە ینی ڕێژەی ئەوەی کە هەمان بووە لە کۆکراوە ئێستا ئەوە سەرفەکەین حکوومەت کاتێک کە باج لەسەر تۆزیاکە سەیری ئەوە ئەکات تۆ چەند کۆکراوەت هەیە بۆچی خەڵک تا ئێستا بێدەنگە لەبەرەوەی شتێک کۆکراوەیە و لی خەرجەکات حکوومەت ینی هاوڵاتی ناوێت ڕوبەڕووی حکوومەت بێتەوە لەبەرەوەی دەسەڵات بە ئەنواع شێوە بە ئەنواع یاسا تۆ توانێت حکوم بدریت تێگەی ئێمە باز لە شتێک ناکەین ئەوش دادگاکانە ئێمە لێرەوە ئەبێ باز لەوە بکەین کە ئەبێت عەدالەت لە دادگاکانە هەبێت کاتێک ئەم کەیسانە کەسێک گەچێ شکاتەکات من لێرەوە هیواخوازم ئەوانەی کە دادوەرن ئەوانەی کە کەیسەکانە چێتە بەردەستیانەوە تکایە بەجددی سەیری بکەن یعنی کاتێک کە تۆ کەسێک شەکوایەکی لەسەرە کۆمپانیایەک شەکوایەکی لەسەرە ئێمە ئەبێت یعنی لەمانە حکوومەت دەست بەرێ بۆ ئەمانە یعنی دادگا چاپکاتەوە بەس دادگا چاپکاتەوە تێگەی پۆلیس یعنی ئەوەی کە پێوترێ یاسا سەروەرکات هەموو ئەمانە چاگەبنەوە دادپەروەری باری نەکردووە دادپەروەری یعنی ئێمە
دادپەروەری لە خۆمان نابینی ئێمە هەموو زوڵممان لەگەڵا کراوە لە من بپرسیت لە هەموو کەسێک لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکەی خۆمەوە کە زوڵمی لە دەسەڵاتەکە زیاتر لەگەڵا کردوم یعنی ئێمە هەموو نادادپەروەریمان بەرامبەر کراوە ئەویش ئاوەکەیە کە ڕێژراوە وەکەوەی کە کاکسیرۆان وتی ئەمە لە ساڵی 91ەوە هاتووە. سپاس دەکەم کاکسیرۆ باسی نمونەیەک بکەی بەس لەسەر مەسەلەی لێبڕینی موچەش دووسراوی لیژنەی شەیدانی شەبوو داوای کرد و پەرلەمان بێتە حکومەت بێتە پەرلەمان و توێن ئێمە ناین پەرلەمان وەرن بۆ لامان ئەوە ڕوونکردنەوەیکی یا بۆ وەزیری شەیدان وتبووی بۆ ئەوی زیاتر شەفاف بێ خۆی من وتم سەرەتا وتم حکومەت وازانێمە بەکرێگیراوی ئەوی شتیوان نییە بۆ خۆی بە ئەو خەیاڵە بکات هەندێکان بەلایەوە 20 کەس هەیە پەرلەمانتارن دەنگیان بڵندە بەس حکومەت بەکرێگیراویشی هەیە حکومەت خۆی بەکرێگیراوی حیزبە ئەیترەوانی تریچۆنی هەیتە خوارەوە دێنێت بان بنمونەکەون ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافێت ئەڵێ ڕپڵای بووتەوە لە ساڵی مانگی 5 2021 ئەم حکومەتە 11 ملیۆن و نزیکەی 11 ملیۆن و 400 هزار بەرمیل نەوتی ناردۆ بۆ بەندەری جیهان و فرۆشتۆتی بەس مانگی ڕابردوو بەس مانگی 5 باش ئێستا من یەک هاوڕێیەکەم کارمەندە لە ئاسایش هاوڕێیەکی جەنابەت برایەکتان ئەفسەرە لە ئاسایش گیرفانی بەتاڵە مناڵی نەخۆشە ئەمە بەس باسی ئاسایشەکەم کە ئاسایشە وڵاتەمان بە دکتۆر و بە ئاسایش و بە پێشمەرگە ئەڕابڕێوانە ئەمان درۆ ناکەن ناڵێن پێشمەرگە سمبولی ژیانە ئەو پێشمەرگەتان نبینی سوالم بۆ کرد باش ئێستا با نمونەیەکتر بەمێ ئەم ئەفسەرێکی ئاسایش پێڵێن کاکە ئەوە گروپێکی تۆریست لەوێ بڕۆ بیگرە ئەم گیرفانی بەتاڵە گولەی پێ نییە سیارەکەی بانزینی تیانە خۆم ئەگەدارم سیارەکەی بانزینی تیانەیە مدیری مرکزەکە ناتوانێت بە کارمەندەکە بڵێم زابتە ناتوانێت پێ بڵێ لە خۆم موچەوە ناگرم یعنی ئینتیما نامێنێ بۆ حکومەت دکتۆر ئینتیما نامێنێ بۆ خاک گروپێکی ئەسابە لەو دێیان بڕۆ بیگرە ئەم ئەڵێ من بە گیرفانی بەتاڵەوە ئەچەند سبێنێت تەقاعدە بم دارکاری مەکە حکومەت دەزانین چیەکە باشە کاتم زۆر کەمەوە قسەکان کورتکەوێ بەڵێ ئەم حکومەتە فاشلە باشە باشە بەس لەسەر لێبڕینی وچە لێبڕین وچە بەوتمانێ بە باسمان کرد لە پەرلەمان جارەکەیت پێشتر لەو بەنامە وتت بەزەوە ماوە خۆم سوتێن وڵا بەزەوەمان هاوڵاتی لە بڕۆ خۆستێنێ من خۆم سوێنم چ بکەم یعنی ئەڵێم کە من ئەمە مەجازیە باسیەکەین ئەڵێن هەموو شتێکمان کردووە خەڵکە بێەوە دیدە بگرێت بڵێ ئێمە بەم دەنگانەمان مجموعەیەک خەڵکی ئۆپۆزیسیۆنمان ناردوو هەندێکیش لە حکومەتان و بەڵام دنیان زوڵاڵە نردومانە لەوێ شەرمان بووەکە خۆی هەرواشە پەرلەمانتاری حیزب ئەبێ جۆڕایاڵی حیزبەکەی بێ ئەی بۆ ئێمە سەر بەخۆی دەبێت ئاوا ئازایانە قسە بکەین من ئەڵێم ئێستا کۆدەنگێکی زۆر باشەیە من پێم وایە بەڕێ سەرۆکی پەرلەمانیش لەگەڵ ئەوە ئەڵێ ئیتر من ناشینەکانی ئەم حکومەتە چاوپۆشی ناکەم من ژەڵەم حکومەتە ناشرینە لەسەر زاری خۆم لەسەر زاری ئەوشۆ ئەم حکومەتە ناشینە ئەوەی من بۆم بکری ئەیکەم هاوڕەکانی شمان لەگەڵمانان ناشینی هەر لە واری موچەیان ئازادی و لەگەڵ پەرلەمانە وڵی سری یەکشتی جوانە قاتەکانیان جوانی میلەت کراوە گران بەهاشە باشە دکتۆرەگەر شتێکت مابێ لەسەر ئەوەی کە زۆر بە کورتی ئێستا بڵێن جگەلەوەی کە هەلی کاری شەر کەم بووە لە بازاڕە لەگەڵ ئەوەی کە بڵێن ئەو خەرجی شتانە ئەو داهاتە لەسەر خەڵک باز زیاد کرا و نرخی کەل و پەلوشت کاریش نییە بە کورتی بەسپار وڵایی کە تۆڵی بە کورتی منی تر ئەژنۆمەش زیاتر قسە بکەم لەسەر شتەکان چکە ئەمانە هین هەڵەگرێت ئێمە کاتێک کە باز لە بازارڕەکەین بازار هەمووی پەیوەستە بە یەکتریەوە یعنی ناتوانانی تۆ بڵێ وڵای ئەمە چاکەکەم بۆی بەگشتی چاک بێ ئەبێ بەگشتی چاکسازی تا بکرێت ئەویژە بێت حکوومەت بە یاسا بیکات یعنی حکوومەت ئێشتا میکانیزمی باشی لەبەردەسە سەرچاوی باشی لەبەردەسە ئەتوانرێت شتی باش بکرێت بەڵام ئەمە ئیرادە و ئیدارەی ئەوێت کە نایکات ئەوان بۆ ئەوان بەجێڵی وڵی دەزەوا بۆ گیرفانی خۆی گەر نابیکە هەموو کۆمپانیەکانی خۆیانن ئێمە پێڵی نایکە ئەوش هەڵێ دەوەڵا هەر نایکەم ئەڵم من لێرە ئەڵم کاکە دەبیکەن بەشکم بیکەن زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر نەوشیروان ڕەشید ئابوورینە سەروا سیروان بابان ئەندامی پەرلەمانی کوتە سوپاسیان بە دەبوونتان دەکەم سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ